بەخوای ئەو هەنارانش تازە دەگەنێ. چشت بە جاعیری چەند خۆشە، چەند خۆشەوەکی تازە پێڕادەگەی. ئای پیری، ئای پیری، بزانێ ماشەڵڵا قەدر لە قودرەتت، بزانە ئەو هەنار و داروبارە جوانەی. ئەها ئەوە ئەڵحام پیر بووە، سەد حەیبی لێ پێیا بوو بەکەلک چ نایی. بەلاژ نایان گۆتیە پیری و سەد حەیب. بزانە ئای خوایە لەدەست ئەولادی خراپ ئەو زەت و برێ، ئەگەر ئەولاد خراپبی وەچی پیریش دەبی قەت ڕحمت پێ ناکەن. دەردم لە دڵیا، وەی درم بریندارە، کەسیش نییە لە بۆی داڕێژم، کەس نییە لە بۆی هەڕێژم جێم لێ ڕابگریتن. بزانە هەزار کەس دەرێ سەعید قسەتە. ئای خوایە ئای هەوەر هەی خۆزیا ئەو چێشکە بامایە لە سەعو دارەی، هەم لە دەست منداری بێزەمیر قوتار دەبووم، هەم لە خۆم نییە لەسەر ئەو دارەی تەمەشا هەموو دنیایم دەکرد. ئای خوایە هاوارە خوایە. کابرا چیەکە لە ناو ڕەزی من؟ ئەوە چیەکە لە ناو ڕەزی من؟ ئەوە چیەکە لە ناو ڕەزی منە؟ سبحان الله حیندەری فریشتەیە لە بۆ پەیدا جوانێک. وەڵڵاهی چ دەکەم هاتیمە نییە دەردی دری خۆم ئەلێرە هەڕێژم. بۆ کیا ڕێژی دەی؟ وەڵڵاهی لەگەر خۆم، لەگە ئەو دارانە، لەگە ئەو دنیاە، لەگە ئینسانی بێزەمیر. ئەوە بێ چە زەمیرێ بوو غەدری لە تۆ کرد، یا ڕەبی خوا کۆری هەر جارە خوا کۆریان کە، وەڵڵا خوا کۆریان کە، بەس ئەمە سەرم لێدە ناچی. ئەو بینە و بەردەیە دەبی ئەوەش لێ قەومابیتن، دەبی ئەوەش لە دوو تاچ خۆی بگەڕێتن، دەبی بزانی شتێک بووە بەدەمای خوای. ئەرێ وەڵڵاهی لێم قەومایە، منداری بێزەمیر دوو مندارم هەیە ڕەبی خودا لە ناویان باتن. دەزانی چیان لێ کردیمە؟ وەرە بابچین لەو پەنایەدا بنیشین، لە بۆ دەردی دری خۆ من لەوە باسکەم تێت بگەینم بزانم کو لێم قەومایە. دەوەرە وەرە لە جێیەکی دا بنیشین با دەردی ئەو درە لە بۆ باسکەم، کەس و کارم من لەو داری نەنی. وەرە با ئەلێرە دانیشین. ڕاوەستە لێ خاوێنەوە. وەرە ئێرە دانیشە، بتوورێ ڕاوەستە ئەو بەردەی لابم ڕاست دەی دانیشە ئاگال لە خۆبی. ئەو جەبا ئەمن دەردی دری خۆم لە بۆ تو باز بکەم. ئەوە ئەمن ماوەکی باشە پیرێژنەکەم مردیە، دوو مندارم هەیە، ئەو دوو ئەولادە بێزەمیرانە، دەرێم کوڕم یان وەرن پیرێژنەکەم لە بۆ بینن یان وەرن بمنێرنە حەجێ. ئەوانش دەرێن پارەمان نییە، ئەمیش دەرێم ئێ باشە کو دەبێ ئەمن هەر ئەوها بمینێمەوە نە بسمە حەجێ نە پیرێژنەکیش بینم. دەبیتن ئەوها؟ ئەتۆ ئەولادت بێزەمیرە، ئەمنیش ئەولاکانم بێزەمیرنە. دوو کەساتە داخوازیم نەیانێژ مێردی پێ بکەم. ئەی ساوا کەوتمە. وەڵڵاهی خودا بیانگریتن، بە خودای غەدریشیان لە تو کردیا. بەخوای ئەمە دەردمان یەک دەردا، بەست تازە ڕۆیشت. ئەمن خۆڵان دەتوانم بە هەر ناوەچی بی ئیقناعیان بکەم، بەس تازە چ ڕۆیشت، تازە چێ مێرد بە من دەکاتن. وا مەڵێ هێشتا جوان میری
هەزاری وەکو من هەیە مەمنونە مێردیشت پێ بکە. تخوا ئەو بەڕاستی تا شتان بە نەحلت بی دەرێم ئەتو ناوچی ناو ناوم مەلەک. ئەی مەلەک بەخوا ناوە چ خۆشە ماشەڵڵا شیرنە لە بەدرێ بەشەری مەلەک ئەی مەلەک دەرێم مەلەک با بڕۆی لێرخوانە نەوەک یەکێک بما بینی بەشتەکی غەرەت تێ بگاتن با بڕۆی لە ڕێ ئەو جەشتیت کەشمایە پێ دەرێ بەس یعنی ئەمن هێشتا یعنی ئەو قسەی لێ دەکەی بە بەرومە مایە دەهستە با بڕۆی ڕاوەست یا الله کاری پێی هەستەوە مەلەک هەستەوە مەلەک لەوەرە وەرە با بڕۆین بەڕاستی ئەوەی ئەمن لێ دەگەڕا مەلەک ئەتوو بووی ئەتوو نییە بووە فرشتە لە بۆمە ئەو باغە ئیتوە مەلەک ئیتوە ئەی خودا لێ نەستینی ئەوە لۆی هەنارەکانی ژەهات جوانن جوان دەوەرە باشە مۆختارستەکە ناو باخیمە ئەو دەبی لۆ چاتی باچم زانم مۆختار لۆ چاتیە واللهی ئەمن تێ ناگەم ئەوە چەند جارە ئەمن دێمە ئێرکانە نایبینمەوە نازانم چی لێ هاتێ لە ڕای ئەو خوددایە هەرچەند جاری تەمەشای ئێرە دەکەم ئێرە کەونە هەوارە کەونە هەوار والله جەرگم ژان دەکە ئەلێرە دانیشتبوو خۆی دەناخوایە ئەو ڕۆ بەهات باە با هەنارێکم لە بوو حاضر باە هات ئەو هەنارەشی دەدەمێ دەرێم ئەوە بە خصوصی لە بۆ تو منایە باشە دەبێ ئەتو بری حاجز ببی ئی وەڵڵاهی ئەم قسە چوام نەکردیا لە بەدری گران بی لە گورێ گرانترم پێ نەگوتیا وەی مەلەک بەو ئاخیری حمری تووشی چیت کردم مەلەک وەڵڵاهی ئەگە برێم ئەو مەلەکە ژیانی لە من نوێ کرد دەیگۆ توێشتان ساحیری هەشتا حەقی خۆتە مەلەک هەناری لە نێو ڕەزی بای لێ دەدا و دەلەرزی کورە شەرمم لە کەسیان نەکرد گۆزەم پێدانە عەرزی قارەمانی نەبی وعافکەیا خۆ باشی بابە باشی تەمای خۆ ئەوستەکە ناو باخیمە خارەتون ئەو باقینگۆیە بەڵی مەیە ئەها وەڵڵاهی ئەوە هاتمە ئێرکوانە ئەوە ساحیبە چاوە ساحیبە پیرێژنەک بوو ئەو پیرێژە داچی من بوو ئەتخوا ئارێ وەڵڵا ئێ وەڵڵاهی ئەو جا ئەدێمە ناو ڕزی ئەوانە یەختی ئەرمدرم تون دەبی و دێم لێرکوانە سێبوری خۆم بەو دار و مارانەوە نایە بەجارێک تووشی بووم گوتی ئەمە ئەو باغی ئیمەیە لۆرە ئێستاکە داکە مردیە ئەتخوا مرد ئارێ وەڵە فاترێک دەبیتە لە مێژە بەخوای تاقیمە 2 مانگ دەبیتە لۆ مرد بە نەخۆشی مرد خارە و لۆ دەگرێت و لۆ دەگرێت و لە بۆ بێ ئەخباری خۆم دەکرێم لە بۆ بێ تاڵای خۆم دەکرێم کوڕم کو نەکرێم ئەدی گریان لۆ منەبی لۆ چە لۆ چ قەومای خارە ئەدی ئەوش پیر بوو ئەم لەوە دەچێم ئەم نیش بمرم خارە ئینسان کە پێر بوو تاو یعنی هیچی نامینێتە وەڵا کوڕم لە گۆ نەڕۆی لە من ڕۆی لۆ خارە چیە بوو دەرێم ئەو ڕۆی ئەمیش لە دوی دەڕۆم یعنی مەقسەدم ئەمە دەچنە دوی ئەو ناتەوە دوومە ئێوە بالفعل مردن ئەمە هەروایە ناوی چ بوو خارە بەرەحمەد ناوی مەلەک بوو مەلەک وەی مەلەک وەڵڵاهی ئەولادی ساڵم هەر ساڵمە بزانە ئەوش ڕۆیشت باغەکەی لەوەی بەجێشت وەی پشتم مەلەک خواحافیز خواحافیز سەرچاوم خارە باشۆ دەبی چیە بیوە لۆ داکەم دەگرێتنەوە زۆکەم شکا لە خۆما سەر خۆمان پێگۆڵام زۆتە کۆترەکە لێکدا ئەمڕاک مەلەک سێوەرێ بە تۆ نابوو مەلەک ئەوە نارم بۆ تدا نابوو مەلەک مامسایی ئەو لۆ دەگری کورە وەڵا برێم لۆ چ دەگرێم لۆ بەختی خۆم دەگرێم لۆ چ بووە کورە دوو کوڕم هەیە
ئەی خوددا لە دووردەویاندا دەرێم یاژنەکەم لۆ بینن یان بمنێنە حەجێ کو دەبی عادی ئێستا تو بۆ پیرێژنە لۆچیە ئەوە تو چ دەکەی لێرە وڵاتێ بن ئەو دارانە خایەن دەکەمەوە لۆ تو چی مەلەچێ دەبی وڵا من هیچی مەلەشی نامەوە بەس لە خۆم لێرکانە بە ماگانە ئیش دەکەم ئەوە لۆیەوان ڕەسات گرانە چی مەلەچێ نابێەوە چنیە با بڕۆم بچینە مارێ عیلاجەکە لۆ دەکەم لە مارێ لای چم لۆ دەکەی دەچینەکە مدارەکان دادەشی دوو قسان لەگە دەکەم ژم لێوارە دەکەن خوا کەریمە شتێک هەر دەبی وەسەمای خوای چاوم لە دەستی دەبا بڕۆین پێ زەمیرانە دەبڕ با بڕۆین دەبا دەکەم دەست پێ مەگری مام سعید مەگری ئەرە دیسان مارە دەرینایەت و ئەرێ وڵا کاکای چ بکەم بە من ناڵێ ئەکچێ بابە دەبەستە واز لە وەزعی بینە ئەخ ئەو پیرەمێردە غار دەداتە دەرێ خەڵکی تێدەگەینێ دەرێ لە مارێ بە دەرم بۆ دەنێن جارێک بە مەهانەیەوەی ماری دەردەین جارێک بە مەهانەیەوەی ژۆرێ دەشۆین لۆیە من ناحەوێمەوە لە مارێک چێوە دەڵێ سندا لە دەویدا بابە خەرک بۆ دەرێ خۆ دەوی خەڵکی کونە دیوار نییە بە تۆپە قوڕەچی ئێ بگرین باشە باشە ها تەماشا تەباغی هێنایتە چۆ بە من بابم دەستی بەتاڵە بێ ئەو دەستی بەتاڵ نابێ بۆ خۆی شتەکان دێنێ لەو سەر و لەو سەر فرانەدا دەچێتە دەرێت بابە بڕێک مڕاعاتی بکە مڕاعات پیر مەهانەی دەکات دەرەیانەوە تە بمدێنە حەجێ یانەوە تەش نەکەم بۆ بینە لەبەرەوەی بێ خزمەتم ژنی چایە ژنی دەوێ دەلە بێ خزمەتم ئەخ ئەو وەزعی تو وەی لێ دەکا خەڵکی تێ بگەینی علاسە دەمە هیچ خزمەتی ناکەین برا گەورەکەشم لێدایە ڕۆیشتە لە خۆی سەفەری کردەوە لە خۆی تووشی ئیشی خۆی هاتیە هەموو غەم و غەفەت و جێچەل و مێچەل هەموو لۆ منە ئەوە دەفەرموچێنە ئەومان فەرادینە ئەوجە ئێستا یە قادڕەزی دەبین دەرێ خزمەتی فەرمو مافەراد سەرچاو مافەراد بەخێر بێ سەرچاوم بەخێر بێ ئەو پیرەمێردە بەسمانە و بەدەرێنە کاکە گوناعە گوریان گۆم ڕاتی ئەو پیرەمێردەی بکەم برام چێوە دەریێنە مان فەرادەوە تۆ چ دەڵێ ئێوە دەرێ خۆ بەسەر خزمەتم ناکەن کەم ناشۆ نازام چ مافەراد بەرێ ئەتو بەس لێ بپرسە ڕۆژێک لە ڕۆژان زلچی نەشورایان شورایە باشە ناوەڵە ڕۆژ بلێ بپرسە ڕۆژێک لە ڕۆژاش لە چالۆمینایە دەبی کاکە من ڕۆژێک ناڕۆژێک لە شیلۆ بینم جارەکەم نیان ناتە حەجێ ێ باشە هەیتان کاکە مافەراد چاوەکەم ئەوە بە خۆت شارەزای وەزعەکە یەک کرێت چینە ئێغێر حەجیش ئوسولی خۆی هەیە ئەوەی خۆی هەیە یخر ئەمن ئەوە بە من دەلێ بڕۆ قەرد و فەردی بکەن لەو دنیای وەرە تۆ منی بنێرە حەجێ کاکە حەز بە قەر دەبی حەز نابی عادی بەقەر قۆلۆژنێ دەبی قەر وەرە لۆ خۆت مافەراد ئەوە عیایمای بردێ یان ژنم لۆ بینی یان بمنێنە حەجێ ئێخر کاکە ئەوە ئیژنێ ئەخ سبەی ژنێ بینی نابتە فلیم باشە باشە مان فەراد تەماشای جلو بەرگی کە تخوا بزانە پیسن هاتن لەوە خایەنتن باشە تخوا من خۆم داڕزان خۆم فەوتان مێردش ناکەم لەبەرەوەی تۆ خزمە دەکەم بابە تۆش ئەوە چاکی و پیاوەتەکەی دێ دەسم لۆ عادی شێ محەممەد دوو ساڵش لەم گەورەتە ژنی هیناوە ئێژنی هینایە دەفەرمو بڕۆ عالی چعارەکە عالی گوزیرەی ویانە باشە ئەوە خوشی من دەبینی 278 داخوازیاتە مێردی ناکە زای لۆ تۆ لە بەخاتی ئەو پیرە بابە ئەو پیرە بابە خوا بەلایەک بەلایەکی نەکەمە قەت بەجێ نایە لەمە ئەوە چاکە پیاوەتی وا دەدەیەوە ئەزلۆ لە سەندان لۆژ نەکەم لۆ ناکەیەوە لۆ لە دیارمداێ ڕۆکو دەنووزێتەوە دەنووزێ بۆ ژن بابە عیبە مافەراتەی بگەینە لە ڕای خوای ئەمە لە بەوەمانە بە قورعان پیرێژنەکی لۆ بینین دەفتە فلیم دەفتە قشمەرزاری خەڵکی بەخوازی عازی ئەوها نابی کاکە ئەتو لەو تەمانەی نییە تو ژنێ بینی ئێ باشە ئەوە قوربەسەرانە نیتیان قەت و فەتکەن لۆ عەجێ ئەو عەجەت قبول نابی فەتکەن لۆ ژنێ ئەو ژنە ڕێی ناستێ کاچی من دەوەرە چاوەکەم وەرە بابت بەمە ژۆرە ئیسراحەتە چ بکە ئەو شتانە نابی ئەگەر ڕێ بستێ وەڵا دەدنێرمە حەزی زۆر عەنتیفەی بابە چێمان هەیە لە تۆ زیاتر بابە گیان پشتێ مشکە ڕۆ چنە بەلێرە مەڵا پشتە مشکە لۆ گورم بێ ساحێبم وەرە بێ ساعە ساعە بێ دوو قوڕانێ و چیژانێ و مافەراد لەسە دەستی تو پارەم بێتە دەستی دەینێرمە حەجێ حتا پارەشم دێتە دەستی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژ هەموو ڕۆژ سەردانمان کە ئەگەر زانی ڕۆژێک ئەوەندە تەقسیریمانێ ئەتو ببە برا گەورە ڕاز پشتی مەداری تو قسەش خراپە بابا نابی گازان و مازان دەشپێ عاجینەوە پاش ئەو جگەرێشکەم کەرەوە کەم دەبڕۆ بابی بێنە ژێرێ گەیشتێ قەناعات ئەتو گەیشتە قەناعات حەز بەقەر نابی ئادەزانم نابی بەس ژن دەبی وەرە عادی ژن بەقەر نابینە دوات تۆی ئەو ڕدێنێت تو ئیژنەیە بەس ئەوم پێ برێ یعنی نابی ناوەڵە نابی ئاسم مەلەک ڕۆی پشتم شکا مەلەک چیە بابە مەلەک چیە عەملەدار بخەچی دەبردە حەجێ من ڕەحمەت بی خدا عافیکە کاکە مادامێ نابی
ئەمە ژنم ناوێت بەس خزمەتم کەن حتا دەبرم کاکە خزمەتت دەکەن هەتا ئەو ڕۆژی خۆ ئامانەتەکە لێ وەردەگرتەوە